ڕاستیە ئەفەرمێ دەی هەموو ئەم چێژانە کە هەیە بێنە ئەم جارە پێشچاوی خۆت هەموو چێژەکانی سەرزەوی چێژی خواردن چێژی ڕیاست چێژی عیلم هەموو لەگەڵ چێژی ناسینی خۆیە جەل جەلالوه کەسی عاقڵ کام هەڵەبژێر چێژی ناسینی خوا ئونس لەگەڵ خوا مەحەبەت لەگەڵ خوا نزیک بوونەوە لە خوا هیچ شتێکی پێ ناگا بۆیە جاری وا هەیە کەسێک ئەبینی کە ئەگاتە حوزوری خوا جەل جەلالوه چێژێکی وەها وەرەگرێ ئەگەر هەموو مەلیکەکانی سەرزەوی چێژەکەی خۆیانی بدەنێ نایگۆڕێتەوە ئەمەی خۆی بەلاوە زۆر گرنگترە جاری وا هەیە خوا جەل جەلالوه شتێکی بەسیتی پیشانەدا زۆر ئارامی ئەکا جاری وا هەیە کەسێکی هەژار ئامادەیە بە هەژاری خۆی بمرێ قەت ئامادە نییە سەری نەویکە لە بەرامبەر کەسە چونکە لە ناو هەژاریەکەەوە خوای ناسیوە کەسی وامان هەیە لە دەوڵەمەندەکەیەوە خوای ناسیوە هەستەکە لێەوە سەدەقە و ئیحسان و چاکەکاری ئەکات و لێەوە نزیکە بێتەوە لە خوا جەل جەلالوه ڕێگاکانی خواناسی و گەیشتن بەخوا زۆر و زەوەندە بەڵام گەورەترین چێژ ئەبێ ئێمە تێبگەین ئەوەیانە کە زووتر ئەمان گەیەنێتە خوا جەل جەلالوه هیچ شتێکی تیان نییە لێڵەیەکی تیان نییە خراپێکی تیان نییە کام ڕێگا سەحیحتر و سەریعتر ئەمان گەیەنێ بە خوا جەل جەلالوه کامیان زۆرتر زووتر ڕیاضە ئەکەین و ئەگەینە خوا چێژ وەرئەگرین زۆرتر ئەوەیان زیاتر لە لامان شیرینتر و گەورەترە چونکە ڕۆحمان ئەو خواردنەی ئەوێ لاشەمان ئەرزێ هەموو چێژەکانی تر لە پێناوی لاشایە و مانەوە بەقای ئینسانە بەڵام صحەتی ئینسان ئێستا چێژی هەیە بەڵام لە پێناوی چیە مانەوەی ئینسانە خۆ ئینسان هەر نامێنێتەوە ئەڕوا بەڵام ڕۆحی ئینسان کە هەر ئەمێنێتەوە نەقڵ ئەبێ لە شوێنێ بۆ شوێنێ لە لاشەی ئینسانەوە نەقڵ ئەبێ چێتە مەلەکوتی عەلا و ئەگەڕێتەوە ناو لاشەی ئینسان بەڵام مردنی نییە بۆیە هەموو خزمەتێک بۆ ڕۆح هەموو چێژێک بۆ ڕۆح گەورەترین چێژە کاتێک کە ئێمە لە حوزوری خوایە ئەبین جەل جەلالوه دەی ئەو کەسانی کە عاریفن بەخوا و خوا ئەناسن و لە خزمەت عرفانیەتا بوون بڕوا ئەکەن کە ئەوانەی لە خزمەتی عرفانیەتان ئەوانش پلیان هەیە هەیانە زۆرتر چێژی کردووە چونکە ئەمە بەحرێکی بێپەیە ئەوی تریان زۆرتر ئەوی تریان زۆرتر هەتا هەستەکەی هەندێکیان بە تەواوی قریب بوون نزیک بوونەوە لە خوا جەل جەلالوه فەکانە قاب قەوسەین ئەو ئەدنا پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم بە ئەندازەی دوو قەوسی ما بگاتە حوزوری خوا جەل جەلالوه فەکانە قاب قەوسەین ئەو ئەدنا طبعا ئەوە زۆر کات تەفسیری ئەو ئاەتە بە هەڵە ئەکرێ فەکانە قاب قەوسەینی ئەمە بە ئەم سەر و ئەو سەری قەوسەکە لێکی ئەدێنەوە غەڵەتە وەختی خۆی عەرەب کاتێک کە سڵحێکیان ئەکرد عەقدێک لە نێوانیانە ئەکرا ئەم کەسە کەوانەکەی خۆی ئەهێنا بێنە پێشای خۆ ئەم کەوانی خۆی هێنا ئەویش کەوانی خۆی هێنا ئەو لەو بەرەودانش ئەم لەم بەرەودانش کەوانەکان ئاوا ئەخسە سەر یەکتر ئەبەو شێوازە سوچی کەوانەکان لەسەر یەکتر بوو یعنی سڵحیان کرد بۆیە ئەفەرمێ فەکانە قاب قەوسەینی بە ئەندازی دوو قەوسی ما بگاتە حوزوری خوا جەل جەلالوه ئەو ئەدنا چونکە هەندێک لە قەوسەکە لەسەر قەوسەکەی تر بوو یان کەمتر لەوە ئەوەندەی ما پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کە بگاتە حوزوری رب العالمین ئەو ڕیوایەتە پیرۆزەی کە پرسیاری لێ ئەکەن ئەڵێن خوددا جەل جەلالوه بینی ئەفەرمێ نور ئەنی ڕەئەیته ئەنا ڕەئەیته بە هەردوو ڕیوایەت ئەخوێنرێتەوە نورێک بوو خوا جەل جەلالوه من بینیم معنایەکیان ئەوەیە نورێک بوو من چۆن ئەتوانم بیبینم هەر ڕیوایەتێک هەردوو سەر ئەگرێتەوە هەندێک لە زانایان فەرموویانە نوری خوای جەل جەلالوه بە چاوی سەری بینی هەندێکیش ئەفەرموون نەخێر نەگەیشتە ئەو پلەی کە نوری خوا جەل جەلالوه ببینێ بە چاوی سەری دەبیر کەرەوە کەسێکی عارف ئەوەندە بەرز ئەبێتەوە ئەگاتە پلەیەکی ئاوا وەکو پێغەمبەری نازدار عليه الصلاة والسلام پێش جبرائیل و هەموو مەلائیکە ئەکەوێت لە ناسینی خوا و لە معریفەتی خوایە کابوو مرۆڤ زۆر گەورەیە ئەمە مەیدانێکی زۆر گەورەیە ئێمە احتیمالە ئینسانەکان ئەگەر بمانەوێ بزانین کێ زۆر خواردنی زۆرە خوا لە حەجمێکە هەمومان ئەوەستین بەڵام کێمان باڵای زۆ بەرزترە هەمومان لە حەجمێکە ئەوەستین هەمومان وەک یەکین بەڵام نا کێ باڵای معنەوی زۆر بەرزەبێتەوە لە حوزوری خوایە جەل جەلالوه کێ ئەو کەسەی زۆر باڵایە لە حوزوری خوایە ئەوە ئینتیهای نییە زۆر احتیمالە کەسێکی زۆر سادەی ئێمە لە لای خوا باڵای زۆر بەرز بێ زانایەکی زۆر ئێمە باڵای زۆر نزم بێ بۆیە بابەتی معنەوی بابەتێکی زۆر گەورەیە
ئینسانی موسڵمان کە لە خزمەتی ئەوەستێت چێژێکی زۆر تایبەت وەرەگرێت